هیوادارم هەموو لای پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بێت. ماندووبوونی گشت پزیشک و کارمەندانی تەندروستی و برایانی پۆلیس ئاسایش پێشمەرگە لە بەرچاو بگیرێ. هەموو هاوڵاتێک پێویستە لە ماڵەوە بمێنێتەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببینەوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. بۆ پاراستنا گیانی خۆ کەس و کار و دەور و بەرێت خۆ پێویستە هەموو لای خۆ پارێزین و پابەندی ڕێنماییت وەزارەتا تەندروستی بین. چونکە ئەو ڤایرۆسە ئەوە چەند مانگێکە هاتە هەتانوکە چه عیلاج بوونی نە. ئەو دەوڵەتە خڕێت پێوە ئەمریکا، بەریتانیا، ئیتالیا که باشترین سیستمی تندرستی تای هەتانوکە نەشیاینە حەبەکێ ڤاکسینێکێ عیلاجێکی بۆ ڤایرۆسە بینە. بە هەندێستە هەمە هەمیە پێویستە خۆ پارێزین و ماڵێت خۆ نەچینە دەر. هیوادارم ji hemî gelê me gelê Kurdistanê her ji xaniqîn û mendelî heta ku bi zaxoka badînan çite derê hêvîdarim pêgiriyê bi rênmayên hikûmeta Herêma Kurdistanê û Wezareta Tenduristî bitekirin. Rêzgirtin li van polîs û asayîş û polîsê hatîçoyê bite girtin bi zimanekî xweş bi axiftineka zîrekane mirov di gelek teamülê bikit û rêzgirtin hebe. زۆر سپاس حکوومەت هەرێمی کوردستان دەکەم بۆی ڕێگەکانی داخستۆ چونکە ئێمە ئەگەر بچینە دەرەوە تووشی بەڵا دەبین و قوتابخانەکانیش داخراون لەبەرەوەی ئێمە تاکو تێکەڵ نەبین لەگەڵ قوتابیەکان چونکە قوتابیەکان زۆرن لە قوتابخانە ئەگەر تێکەڵ بین ئەوە تووشی نەخۆشی دەبین. داوا لە خەڵکی دەڤەرەکەمان دەکەم پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی بن بۆ ئەوەی سەلامەت بن لە ماڵەکانتان بمێنەوە.